فرۆشیارێک 38 ساڵە کاری فرۆشتنی وێنە و تابلۆ دەکات لەناو بازاڕی شاری سلێمانی. جیاواز لە وێنە فرۆشەکانی تر لە پاڵ وێنەی سروشت و شارەکانی کوردستان وێنەی شەڕوان و گەریلە و وێنەی سەرکردەکانی کورد دەفرۆشێت کە ڕیارەکانیشی زۆرترین وێنەی عەبدوڵڵا ئۆجلان و مام جەلال دەکڕن. من ناوم ناسیح فاتح بابە شێخە خەڵکی سلێمانی ماڵمالەکان ئێسکانە لە ساڵی هەشتاویەکەوە خەریکی ئەم مەزەرە فرۆشتنم لێرە لە سلێمانی هەموو کەسێ بناسیە. ڕۆژی وای لێرە دانیشتم تا درێنانی ڕسمیش ناپرۆشم بە خەیاڵمانە ڕسمی سەرکردەی تایە ڕسمی ئەم پەکانەی تایە عەبدوڵڵا ئۆجلانی تایە ئەدە خەڵکی هیوایەتێتیە زۆر کەس شوێنەکەی من وەکو پێشەنگاوایە سەیریەکە خەڵک حەزی لێەکە من خۆشم حەزی لێەکەم و شۆڕژێردن و قارەمان و خەڵک خۆشیانە ئەوانە ڕاستن ئەوانیش پەکەکەش جمهوریان زۆرە هەل لە سلێمانیا خەڵک جمهوریان زۆرە خەڵک حەزی لێکە زۆر کەس نییە هەری بۆ تەماشاکردنی زۆر کەسیژیە حەزی لێکای با بۆ ماڵ بۆ دوکان بۆ شوێنانەی کە پێویستیانە. ناسیح فاتح لەگەڵ ئەوەی دوکانی نییە بەڵام شوێنی کارەکەی لە بازاڕی عەسریە لە شەقامی مەولەوی شاری سلێمانی لە بەردەم دوکانی براکەی وێنەی هەموو شارەکانی کوردستان و وێنە کۆنەکانی شاری سلێمانی و هونەرمەندان و ئەکتەرە بەناوبانگەکان و چەندین وێنەی جیاوازی تری هەیە زیاتر لە 200 وێنەی شەڕوان و گەریلە و عەبدوڵڵا ئۆجلان ڕێبەری پەرتی کرێکارانی کوردستانیشی هەیە. جەنابێ تەلەفۆنم بۆ کردی ئەوە بۆ مەشغوڵ بووتە لێرە نیم. لە کاتی ئامادەکردنی ئەم راپۆرتەماندا یەکێ لە کڕیارەکانی وێنە چاپکراوەکەی خۆی دەبردەوە کە بۆی چاپکرد بوو لەگەڵ ئەوەش بۆ ڕۆژنیوز دوا و وتی وێنەکانی بەلاوە جوانە و سەرنج ڕاکێشە ئەم دوکانە جوانیەکی خۆی هەیە و تایبەتمەندێکی خۆی هەیە لەگەڵەوەی لە شاری سلێمانیایە سەیرەکەی وێنەی شارەکەی تایە وێنەی سەرکردەکانی ناو شارەکەی تایە بەڕاستی کە یەیت ئاوا سەیری وێنەکانەکەی یان کە یەیت ئەتەوێ بزانی چی ئەکا یان بتەوێ وێنەیەکت بۆ تەبعکە ئەمیش سەرەتا وێنەکان وا لێ ئەکات تۆش حەزکەی ئیشێکی ئەمت هەبێ لەبەرەوەی سەرنج ڕاکێشن بەواتان هەچ وێنەیەک کە سەیریان بکەی بە هاوگرنگی خۆی هەیە و ئیشەکانی جوانە. نرخی هەر وێنەیەک لای ناسیحی وێنە فرۆش لە 5,000 دینارەوە بۆ 15,000 دینار دەست پێ دەکات. ڕۆژ هەیە هیچ وێنەیەک نافرۆشێ بەڵام وەک خۆی دەڵێت گرنگ نییە ئەگەر وێنە بفرۆشم یان نا چونکە من لەگەڵ ئەم وێنانە دەژیم. فریشتە مەحموود، ڕۆژنیوز، سلێمانی.